ئەوکە باسم کرد ئەو کتێبخانە لە ساڵی 55ەوە کەمان لە گوندی گەڕاینەوە شارێ ئەم لە ڕێگا گۆواری گەلاوێژێم یانی وەکو حەزم لە خوێندنەوە پشتیوان کوردی بوو دەکەی یەکەم نامێلکەی مەلای گەورە دەکەی فڕی قەلفڕێ بە 25 فلسی بۆ کڕێتم بەپارەی ڕۆژانەی خۆم ئیقتەبەکەی لەو ساوە ئەو کتێبخانەیە کۆمەڵە قۆناغی دیوە دەربەدەر بووینێت فۆتایە بەڵام دیسان کۆڵم نەداوە ئێستا پاشی 65 ساڵ دەکەی ئەو کتێبخانەی ئێستا وەکو دەبینێ تاکە کتێبخان لە ئاستی کوردستان کە کتێبخانەی گەورەیە و زیاتر لە 20,000 کتێب و گۆڤار و ڕۆژنامەی دەگمەن و نهێنی و ئاشکرا و ئیشاق و شاری تێدا هەیە و 150 ناونیشانی ئەو کتێبخانە لە هیچ کتێبخانێکی کوردستان نییە زێدە ڕۆی تێدانە دەیڵێم و من دەکەێت جاوە ئەمە کتێبخانەکە وەکو کۆمەلگایە یانی ئەساسی ئێستا حزبەکان و ڕێکخراوەکان و هەرکەسی جەماعەتی خۆیان کتێب کوردە ئەو کتێبخانەیە عقلی ئینسانە عقلی کووردا عقلە دەکەی لەو لای مەسەلەن سەید قوتبم دانایە من دەکەی دۆستکەری ئیخوان موسلیمینە کتێبخانەکانی لە هەندێک وڵات ممنوعیشە بەرەبارشی لێنین دانای مارکسم دانایە من دەکەی هەموو جۆرە شەژی تێدا هەیە باش دەبێت ئەو بپرسم چه هاوکاری دەکات لە بەڕێوەبردننی ئەو کتێبخانەیە هاوکاری ئێستاکە بۆ دامەزراندنی ناوێت کۆمەڵێک دۆست و برادرە یارمەتیمدا بەڵام ئێستا تەنە ڕۆژانە ئەم بخۆم سبەینانش و ئێوارانش هەر داوام دەکەم بخێ مامۆستا فەرمانش مامۆستای دەرچوی بشی کۆمەڵاتیە یارمەتی دەدا فەکر باسی ئەو وێنانەشمانەکە کۆمەڵی زۆر لە کتێبخانەکە تەماشا دەکەی ئێستا حزبەکان دەکەی ئەم وەزەخانەشی نەتەوەی سەرتاسەریمان نییە تا ئێستا دەکەی کتێبخانەشی نیشتیمانیمان نیە ئەرشیفخانەشی نیشتیمانیمان نیە بۆ ئەوە بۆ یەکە 150 ڕسم هەموو مرۆڤە گەورەکانی کوردن لە هەر بوارەکە ئەگەر مۆسیقایە ئەگەر شەعرە ئەگەر کۆمەڵاتیە ئەگەر سیاسیە ئەگەر کورداتیە هەموو وێنەی لێرە هەیە یان بە کۆچ خوان مردووە یاخۆ شەهید کراون ئێستاش لەسەرشکەم بەدەستەوەیە خەندە کەزی تازم لە بیر چووە ئەوە دەکەم وەیەکە هەموو شەشێدا بەس ئەوە بیرەوەری هەموو بیرەوەریە زۆر جوانە کۆمەڵێک کتێب بیرەوەری چێ ناوەکە یەکسەر هەمووی مێژوو کورد نەک مەسەلەن هەر کتێبە و لەلایەک هەمووی زۆر بە مڕەتەبی دانرا جغرافیا علم النفس و علم الاجتماع بەجیایە شخصەکان بجا ئەو بەشە هەمووی بە زمانی عەرەبیی دەربارەی کورد نووساوە ما كتب باللغة العربية عن الكرد هەمووی بە عەرەبی دەربارەی کورد عەرەبی هەموو دەربە یاکێک کابراایکی عێراقی بێ عەرەب بێ دەتوان بە ئاسانی ئەوە بکاتە هەموو شەژی تێدا هەیە